ئەو دۆخەی عێراقی تێکەوتووە دەرئەنجامی ئەو هەڵانەیە کە لایەنە سیاسیەکان بە تایبەت شیعەکان کردویانە گرنگترینیان پێشێلکردنی ئەو پرەنسیپانەیە کە عێراقی لەسەر دامەزرایەوە، ئەویش هاوبەشی لە بەڕێوەبردن بووە بەپێی دەستور تاکە چارەسەریش گەڕانەوەیە بۆ کارکردن بە تەوافق و دەستور. لایەنە عێراقیەکانیش هەستیان بەوە کردووە بڕیاریشە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانە چەندین شاندی سیاسی عێراق بێنە هەرێمی کوردستان. بۆی لەو ئەزمە سیاسی و ئابووری و سیادی کە عێراق سەروەریش پێشێل کراوە کۆتایی پێبێ ئەوەیە کە بگەڕێنەوە سەر مەبدەئی دروستکردن و بنیاتنانەوەی عێراقی نوێ لە ساڵی 2023 کە هەموو عێراقیەکان کۆک بوون لەسەری و بە نسبەت هەرێمی کوردستانیش بگەڕێنەوە بژێر چەتری دەستور ئەو دەستورێک کە عێراقیەکان هەموو دەنجی پێدان هەنگاوی تریش کە بڕیارە هەندێک لە سەرکردەکانی تر و باڵۆزان وڵاتانیش بن کە هەمویان زیاتر بۆ نزیک بوونەوەی زیاتر هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراق ڕێکەوتن لەسەر بودجەی داهاتوی عێراق هەموو کێشەکانی تری هەڵپێسەراوی بین هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراق لە سەردانەکەی ئەمار حەکیم بۆ هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان پەیامێکی ڕوون و ڕاشکاوانەی بەلایەنە سیاسی عێراقیەکان دەراوە. بەڕێوەبردنی عێراق بەم شێوەیە بەردەوام نابێت. لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستانیش سەردانەکەی لایەنە شیعەکان وەک ڕێخۆشکردن بۆ ڕێکەوتنی سیاسی دەزان و دەشڵێن ئەو پەیامە هەرێمی کوردستان هۆشداریە و دەبێت لایەنە عێراقیەکان بە هەندی وەربگرن. بەڕێز سەرۆکی هەرێم کاک نێچیروان بارزانی زۆر بەڕاشکاوی بەجددی پەنجەی خستە سەر برینەکان و پامێکی ڕاشکاوی ئاراستەی دەسەڵاتدارەکانی عێراق کرد و ڕاستەی شەعبی گەلانی عێراق کرد، هەموو پێکاتەکان کرد. پێم وایە ئەو پەیامە هیوادارین کە بگاتن و پێشوازی لێ بکەن، چونکە پامێکی بەڕاستی خەمخۆرانە و دڵسۆزانە بوو نەکرد بۆ هەرێمی کوردستان بۆ پێکاتەکانی تریش. ئەگە بیانەوێت جێ بگرن مەفروزە پێداچونەوە بە سەرجەم سیاستەکانیاندا بکەن و جارش کە بگەڕێنەوە بۆ بەند و مادە و بەندەکانی دەستور. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی سەرۆک بارزانی بەبیر عێراقیەکان هێنایەوە کە پێشتر هۆشداری لە دۆخی عێراقدا بوو. ئەم هۆشداریە هەرێمی کوردستان بۆی بەردەوامی خراپبوونی دۆخی سیاسی و ئەمنی عێراقە. هەرێمی کوردستان چاوەڕێی تێپەڕانی پرۆژەیاسای بودجە دەکات تا بزانێت لایەنە عێراقیەکان بە خۆیاندا چوونەتەوە یان هەر بە هەمان ئەقڵیەتی تاکڕەوی بەردەوام دەبن. وشمان سادق کوردستان 24 هەولێر.